هەچی شتێک کە گیانی تیاابێت چی شتێک کە زیندوێتی تیاابێ هەچی شتێک کە زیندوو بێ لە دار و درەختەوە لە ئینسانەوە لە باڵندە و ئاژەڵەکانەوە هەچی تەڕاییە لە زەویە هەیە هەر هەمووی لە ئاوە و ئاویش زانەکانە فەرمونون 160 جار لە قورئانە هاتووە بەس بە لەفزی ئاو بە لەفزی ما بێزگەلەوەی کە الأنهار البحار البحر العين بئر مثلا صيب وبتشنها ناوي كاتو لقرآن هاتوا وخواي جورا فلم والله خلق كل دابة من ماء خواي جورا حمود دابة يعني بس أرزا بالروا ويقول سايب خاطر صار بالج عز شابشي هالشي جولي تيابي خواي جورا هم لا أودرس كدوا بويا أو جورتين نعمتها جورتين نعمة الدنيا جورتين نعمة بهشتشة خواي جورا كباسي بهشتشة تجري من تحتها الأنهار هم چندها جار لقرآن باسی ڕووبارەکانی بەهەش کراوە باسی ڕووباری ئاو باسی ڕووباری هەنگوین باسی ڕووباری ماست دۆ ماستا و ئەوانە و باسی ڕووباری شیرین کراوە لە بەهەشتا باسی ڕووباری سارد و فێنک کراوە لە بەهەشتا باسی ئاوی فێنک و ئاوی سارد کراوە هەموو ئەمانە ئەگەر قورئان بخوێنێ بەشێکی زۆری باسی ئاوە چونکە بچیە سەر هەر شتێک ئەدێتەوە سەر ئاو مەسەل باسی ئینسانەکە وەکو تۆ فەرمووت لەسایە زیاتر لە 75 سەرزەوی ئاوە لەسای هەفتا زیاتر وەکو زانەکان لەسای هەفتای ئینسانیش هەر ئینسانی ئاوە خۆی لاشەی خۆی